هەڵبژاردننی پێشوەختەی عێراق بۆمبێکی تەوقیت کراو لە بەردەم حیزبەکانی کوردستاندا. بۆچی ئەو جارە زۆرینەی حیزبەکانی کوردستان لە بەردەم مەترسی هەڵبژاردنن؟ ئایا بازنەکانی هەڵبژاردن لە بەرژەوەندی حیزبە بچووکەکانە یان گەورەکان؟ حیزبەکانی دەرەوەی یەکێتی و پارتی بەبێ دروستکردنی هاوپەیمانی دەتوانن کورسی هەڵبژاردن ببەنەوە؟ ئەگەر بە گوێرەی دەنگەکانی هەڵبژاردننی ڕابردووی عێراق بێت، لایەنەکان چەند کورسی هەڵبژاردن بەدەست دەهێنن؟ پێشبینی دەستگای ستاندەر بۆ کورسی لایەنەکان چییە بە گوێرەی دوو سیناریۆی جیاواز؟ هەڵبژاردننی پێشوەختەی عێراق کە بڕیارە لە مانگی حوزەیرانی ئەمساڵ بەڕێوە بچێت، بۆ یەکەم جار بە سیستەمێکی نوێی هەڵبژاردن ئەنجام دەدرێت کە پارێزگاکانی دابەشی چەند بازنەیەکی بچووکی هەڵبژاردن کردووە. بەو پێش سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان دابەشی 12 بازنەی هەڵبژاردن کراوە. هەولێر 4 بازنە، سلێمانی 5 بازنە، دهۆک 3 بازنە. بە گوێرەی بەدواداچوونێک کە پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن کردوویەتی، ئەگەر بە گوێرەی دەنجی بەدەستهاتووی لایەنەکان بێت لە هەڵبژاردننی ڕابردووی عێراق، کورسی لایەنەکان لە سێ پارێزگاکەی هەرێم بەو شێوەیەی خوارەوە دەبێت: پارتی 18 کورسی، یەکێتی 13 کورسی، گۆڕان 5 کورسی، نەوەی نوێ 5 کورسی، کۆمەڵ 2 کورسی، یەکگرتو 1 کورسی، کۆی گشتی 44 کورسی. ئەوە لە حاڵەتێکدا بووە کە دۆخی هەڵبژاردننی پێشوو جیاوازتر بووە، ئەگەری بایکۆت و بێهیوایی خەڵک لە چاوبارودۆخی ئێستا کەمتر بووە. بۆیە چاوەڕێ ناکرێت ئەنجامی هەڵبژاردنەکان بۆ لایەنەکان بە تایبەت دەرەوەی دەسەڵات بەو شێوەیە بمێنێتەوە، بەڵکو ئەگەری ئەوە هەیە کە دۆخیان خراپتر بێت. بە گوێرەی بۆچوونی شارەزایانی بواری هەڵبژاردن، ئەو سیستەمە نوێیە ئەرکی حیزبەکان بەگشتی و حیزبە بچووکەکان بە تایبەت گرانتر دەکات. بۆ پێی دەنگەکان زیاتر دابەش دەبێت بەسەر جوگرافیا جیاوازەکاندا. ئەوەش قورس دەبێت بۆ بەدەستێنانی کورسیەک لە 4 یان 5 کورسی هەر بازنەیەکی هەڵبژاردن. لە کاتێکدا لە هەڵبژاردننی ڕابردوو زۆرینەی لایەنەکانی دەرەوەی دەسەڵات بە سوودوەرگرتن لە دەنجی کۆی پارێزگاکە توانیویانە کورسیەک یاخود 2 کورسی بەدەست بهێنن. ئەو جارە دەنگەکانیان زیاتر دابەش دەبێت و دەنجی هیچ بازنەیەک لە چوارچێوەی پارێزگایەک سوودی نابێت بۆ بازنەیەکی تری هەمان پارێزگا. بۆیە چاودێران پێیان وایە بۆ لایەنەکانی دەرەوەی دەسەڵات بۆ بەدەستێنانی کورسی لە هەر بازنەیەکی هەڵبژاردن ئەگەری ئەوە هەیە بە هەمویان بتوانن تەنها یەک کاندید سەر بخەن، لە چەند بازنەیەکی تریش ئەگەری سەرخستنی 2 کاندیدیان هەیە، ئەوە لەسەریان پێویست دەکات لە یەک کاندید زیاتر نەخەنە چێبڕچێوە لە هەر بازنەیەک. بەڵام ئەگەر بە شێوەی هەڵبژاردننی پێشوو واتە هەر لایەنێک بەجیا کاندید دیاری بکات لە بازنەکان، ئەگەری زۆرە هیچ یەکێک لە کاندیدانی ئەو لایەنانە دەنگی پێویست بەدەست نەهێن و دوجار کورسیەکان بگەڕێنەوە بۆ لایەنەکانی دەسەڵات. چاودێران پێیان وایە دروستکردنی هاوپەیمانیەتێک لە نێوان لایەنەکانی دەرەوەی دەسەڵات بە بەشداری کەسایەتی سەربەخۆ و گروپ و ئاراستە کاریگەرەکان تاکە دەرچەی سەرکەوتنی ئەو لایەنانەیە. بە پێچەوانەوە شکستی گەورە چاوەڕێیانە. بە جۆرێک لە حاڵەتی دروست نەکردنی هاوپەیمانی بە گوێرەی پێشبینیەکانی دەستگای ستاندەر، ژمارەی کورسی لایەنەکان بەو شێوەیە دەبێت: پارتی 23 کورسی، یەکێتی 15 کورسی، گۆڕان 1 کورسی، نەوەی نوێ 3 کورسی، کۆمەڵ 1 کورسی، یەکگرتو 1 کورسی. بەڵام لە حاڵەتی دروستکردنی هاوپەیمانی لایەنەکانی دەرەوەی دەسەڵات دەتوانن لە نێوان 11 بۆ 14 کورسی بەدەست بهێن و لە پەرلەمانی داهاتوو دەتوانن فراکسیۆنێکی بەهێز دروست بکەن.